ئێمە ئەو هەموو خاوەن زەویەکانی هەشت حەسارۆچین کە هاتینە ئەو ڕۆداوە یاسایی تۆمار دەکەین لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان لە 2023ەوە ئەو زەویانە دابش کرایە تا ئێستا خزمەتگوزاری نەگەیشتۆتە ئەو زەویانە بۆیە چەندین جار ئێمە بە دوواداچوونمان کردیا بەڵێنمان پێدراوە کە لە ماوەیەکی دیاریکراو خزمەتگوزاری بێ بەڵام زۆربەی ئەو بەرپرسانەی کە تایبەت بۆ پرسەیە زیاتر یعنی کە بەڵێنیاندایە بەڵێنەکانیان نەبردۆتە سەر بۆیە ئێمە ئەو ڕۆکە خاوەن زەویەکانی هەشت حەسارۆ گربوونەوە دەکەین و داوای یاسایی تۆمار دەکەین و داوا لە سەرۆکی داواکاری گشتی دەکەین بە زووترین کات وەڵامی ئەو خەڵکە ڕەشوڕوتە بداتەوە چیتر چاوەڕوانی ئەوە ناکە بوو بە 17 ساڵ. پێشترە و زەویانە مامۆستا وەریگرتووە، فەرمانبەر وەریگرتووە، مامۆستا ئاینی وەریگرتووە، کۆمەڵە خەڵکێک وەریگرتووە، مۆزەفی فەرمانبەری ئەم حکوومەتەیە وەریانگرتووە لە 2005ەوە تەوزیعکراوە نزیکەی 17 ساڵە هەتا ئێستا هیچ خزمەتگوزاریەکی نییە، ینی لە چێی دنیای هەبووە، ینی ئێستا خەڵکە داوای بەسیترین شت دەکات، ینی داوای سەرەتاترین مافی خۆی دەکات، ینی 17 ساڵە